بەمەبەستی چارەسەرکردنی کێشە وەرزشیەکانی شاری کەرکووک و بەتایبەت دووبارە دروستکردنەوەی یانی وەرزشی کەرکووک و نۆژانکردنەوەی یاریگای ئۆلۆمپی وەفدێکی وەرزشی لا شاری کەرکووک با سەرکردایەتی محەممەد ئیبراهیم حافز سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و عودەی عەواد بەڕێوەبەری وەرزشی و لاوان و ڕەزای حاجی فەیق نوێنەری بۆردی وەرزشی هەیکەتی نیشتیمانی کوردستان لا کەرکووک و نەوزاد قادر سەرۆکی بۆردی وەرزشی پارتی دیموکراتی کوردستان لا کەرکووک سەردانی بەختای پایتەختیان کرد. سەردانی هەریەکە لا محەممەد نووری وەزیری وەرزش و لاوانی عێراق فیدراڵ بە وەکالەت و فارس ئەیسان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراق و یونس مەحموود سەرۆکی هەیکەتی تۆپی عێراق و عەقیل موفتن سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپیای عێراق کرا. لە تەواوی دیدار و کۆبوونەوەکاندا باس لە دوو خەڵی گرنگ کرا کەویش لە کۆی ببورن لە خۆی لا دروستکردنەوەی یانی وەرزشی کەرکووک و خێراترکردنی نۆژانکردنەوەی یاریگای ئۆلۆمپی شارەکە دەکرا. بەڵێندرا هاوکاری و پاڵپشتی لە یانەی کەرکووک بکرێت بۆ مەرجەی یانی هەموو پێکاتەکان بێت لە چەند ڕۆژی داهاتووش بڕیاری بۆ دەردەکرێت. هەرچی تایبەت بوو بە یاریگای ئۆلۆمپی کەرکووک جەخت لەوە کرایەوە کارەکان خێراتر بکرێت و هەوڵ بدرێت ڕەزامەندی بدرێت کاتەواوکردنی یاریگاکە لە حکوومەتی ناوەندەوە بگوازرێتەوە بۆ پارێزگای کەرکووک. بالنسبة لنا كل الأندية هي سواسية. نادي كركوك نادي اللي خرجت هەموو یانەکانی عێراق لای من هاوشێوەی یەکترە. ڕاستە من لە یانی کەرکووکەوە دەرکەوتوم. هیوادارم یانی کەرکووک بگەڕێتەوە بۆ خولی نایەبوو ئەستێرەکان. ئەوەی من بینیومە هەوڵی جدی هەیە و ئەمە یەکەم جارە دەبینم هەمووان پێکەوەن و سیاسیەکانیش پاڵپشتیان دەکەن وەک یەکێتی تۆپی عێراق و خودی خۆم کە کوڕی شارەکەم کەم تەرخەمی ناکەین لە پاڵپشتی وەرزشی شارەکەمان. زنجیرەیەک سەردانمان ئەنجامدا بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی وەرزشی شاری کەرکووک. سەرەتا سەردانی وەزیری وەرزش و لاوانمان کرد بە وەکالەت. هەماهەنگی و هاوکاری زۆر باشی کردین. ئێستاش لە لای کاپتن یونس مەحموودین سوپاسی دەکەین کە پاڵپشتی گەورەمانە بۆ گەڕانەوەی یانەی کەرکووک بۆ ڕێچکەی خۆی. یەکێکی دیکە لە کێشەکانمان تاونەکردنی یاریگای ئۆلۆمپی کەرکووکە. بەڵێنیەوەمان پێدراوە لە ماوەکانی ئایندەدا کاری باش و جدی بکرێت. لەگەڵ سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی عێراقیش چەند بابەتێکی گرنگ و هەستیار باس دەکەین. کۆمەڵی بڕیارەتی باشمان وەرگرت و کۆمەڵێکی جەنەبی وەزیر وعدیدا پێمان بۆی بتوانێت مەلعەبی ئۆلۆمپیمان بۆ بوازێتەوە سەر ئەستۆی کەرکووک و لەوێ بتوانین کۆمەڵی ئیشی لەسەرکەین چۆنێتی تەواو بکەین. من وەک نوێنەری بۆردی وەرزشی سەرپشت کرام کە بتوانم کۆمەڵی بڕیارەت بدەین بۆی بگەین نەتیجێ بۆ شاری کەرکووک. لاتان معلومە کەرکووک لە کۆمەڵە شت محرومە. ئێمە بتوانین بە دەرەجەیەکی ینی کەرکووک واتانی دایک دروستکەینەوە بە هەمەنگی لەگەڵ برادرانی پارتی و لەگەڵ سەرجەمنەتەوەکانی تر تا برادرانی عەرەب و تورکمان. جەنابی وەزیر بە وەکالەتەن زۆر متەفائیل بوو هەرچی ماوت وتی بۆ کەرکووک مەگەڕێنە بۆ من و دکتۆر ئەحمەدی تەوکیل کردو لەولایشەوە دکتۆر ئاری بیرکاری وەزیر دەستی لەم مەوزوعا بوو بە تەلەفۆن لەگەڵیان هاتانێ و ئینشەڵڵا ئەگەینە نەتیجەیەکی باش.